دەکەوشم پەنجەرەی تاقبازی بەرەو ئاسمانە حەزەکە ڕۆژانە میوانداری هەتاو بکا و شەوانیش ماڵی بوەستێرە. چاویلکەیەکی قەترانیش لە دای کەوت بۆ ماوەتەوە ئەڵێ دنیا هەر ئەمەیە تۆی بینی لەگەڵ هەر گرمەی هەورێکە قاچکی سەد پرسیاری دووپات و تازەش لە چاوان مەهەڵە تۆقەیە. La verse tombe, elle oublie d'épancher ma soif. Le bien-aimé s'éloigne et s'en va. Et moi, je croque la pomme de la mort. En cette saison d'oubli, j'oublie de flairer la régénération de la vie. ئایامێک ژیان بایی کەس نابێت جگە لە بیرچوونەوە. ئیمارەتێکم لە فکر دروست کرد و ئیمبراتۆریەتی جەهل بردیە ڕێوە. خاکێکم بە عیشقتە و کرد و داری خیانەتی تیاڕوە. معبەدێکم لە وەفا پڕ کرد و فتوای نەمانی تیادرا. ئەمن دەیان دەستنوێژی یەقینم هەڵگرت. جگە لە دوورکات ترس نوێژی جورئەتم پێ نەکرا تا لەسەر بەرماڵی وژود وەردەکانم ئاراستەی زانین بکەم و لە گوناهی نەزانین پاک ببمەوە. لە بناری شاخێکە لە پەنای دارستانێکە پڕە لەو کانیانەی ڕۆژانە تەفسیری ئاوم بۆ دەکا. لێرە هەمووشت قسە دەکا، قسە لەگەڵ سەوزایی ئەو کاتانەی سەرگزوشتەی لەرینەوەم بۆ باسەکە. زەمەنێ تا ڕاوگەی دامێ تاکو لەژێر سەرینەکەم بیشارمەوە و بەیانیانیش بەجێی بێڵم ئێوارانیش پێکێ خەیاڵی بێهۆش و بۆ شێوانی شیوایەکی سفر بەدەست سێژە میشگیراوەی سەبر لە نیشتیمانی ڕاڕادا. نازانم ئەو تاریکیە قوڵ و بێبنە چۆن چاو کوێرەکا و کاتێک نەڕەنگی لەشکەکانم و نەڕەنگی موورو و نەچاوی تۆ هیچی ناتوانم ببینم. ئەو کاتەی ئیدی من نیم. تەسریحەی ژنێک دارلاسیکێکی عەجوول درەختێکی سوورپۆش کرد، ڕیشۆڵەیەکی شەهید لە بەهاردا خۆی نمایش دەکا حەوت جۆگەلەی ڕەنگاوڕەنگ پەلکە زێڕینە دارستانێکی مۆمیا باڵندەکانی چرچ و لۆچ تابلۆیەکی سووریالی زۆر خۆشحاڵم لەم ئێوارە شێعریەی بەشدار بووم لەبەر دووهۆ. یەکەمین هۆ ئەوەیە ژنی شاعر ژنی نووسەر ئەدیب بەگشتی بتوانن تێکەڵ بن و ئەو فەرق و بڵێن بۆشایەی نێوان شاعرانی بە ئەزمون کە پێشتر شاعریان نووسیوە لەگەڵنەوەی نوێ تێکەڵ بنەوە و بیرروڕا بگۆڕنەوە و پەیوەندیەکی زۆر جوان و بتە و دروست بکەن لەبەر ئەوەی ئەمە بێتە هۆکاری ئەوەی ئاگامان لەیەک بێ فکر بگۆڕینەوە بیرۆکە بگۆڕینەوە. زۆر بەباشی ئەزانم و زۆر خۆشحاڵ بووم کە بەشدار بووم. ئەوە لەلایەکە و لەلایەکی ترەوە وەرگێڕاندنی ئەم شەعرانە وەرگێڕانی ئەم شەعرانە بۆ سەر زمانی جیهانی ئەزمونێکی تازەیە بۆ ژنی کورد کە لە ناو یەک کتێبە کۆ بێتەوە و دەنگانە بەبێ جیاوازی هەرچەندە هێشتا ماوێتی لەبەرەوەی هەموو ژنە شاعرەکان نین شعریان لەو ئەنتۆلۆجیا بڵاو بۆتەوە. بەڵام ئەمە هەنگاوێکی زۆر باشە ئەبێ ئێمە بەڵانسێ ڕاگرین لە نێوان دەقی جوان بۆ ژن و پیا و
ئێمە ئەمانەوێت دەنگی ژن بەرز بێتەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی دەربڕینەوە ئەوە بۆ خۆی شتێکە بەڵام ئەدەب پەیامێکی مرۆڤانەی هەیە واتە ئێمە بێ بایەخ بدرێ بەداهێنان چین پیا و بێچین ئافرەت بێ ئەم کۆڕانە زۆر گرنگن و بەردەوامیدانن بە تایبەتی لە پاش ئەو دابڕانەی کەرەنتین و نەخۆشی کۆرۆنا زۆر پێویستە بۆ گەشە پێدانی بزافی ڕۆشنبیری کوردی.